داوا دەکرێت لێبوردنی گشتی لە هەرێمی کوردستان دەربکرێت چونکە لە ئیسادا ژمارەیەکی زۆر لە دەگیرکراوان لە زیندانەکاندان. بۆ ئەوە سەرۆکی پەرلەمان داوا لە هەرسێ سەرۆکایەتەکەی دیکە کردووە کە نوێنەری خۆیان دیاری بکەن. سەرۆکی هەرێم و ئەنجومەنی دادوەری ئامادەی خۆیان نیشاندا و نوێنەریان دیاری کردووە، بەڵام تا ئێستا سەرۆکایەتی حکوومەت وەڵامی نەداوەتەوە و نوێنەریشی دیاری نەکردووە. پارێزەرێکش دەڵێت ئەگەر حکوومەت وەڵام بداتەوە خەڵکێکی زۆر بەر ئەو لێبوردنە گشتیە دەکەون. سەبارەت بە لێبوردنی گشتی پرۆژەیەک کە لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستانەوە ئاراستەی لایەنەکان کرایە لە بۆ دەرکردنی لێبوردنی گشتی و لێبوردنی گشتی ئێستا ئەنجومەنی دادوەری وەڵامی سەرۆکی پەرلەمانیان داوەتەوە ڕازین، سەرۆکایەتی هەرێم وەڵامیان داوەتەوە ڕازین. تۆپەکە لە ساحەی بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە، هیوادارین ئەوش وەڵام بداتەوە ڕازی بێ بۆی خوێندنەوەی یەکەم و دووەم بۆ بکرێت و لێبوردنە گشتەکە دەربچێت. ئەو لێبوردنە گشتیش بەڕاستی لە قازانجی خەڵکەکی زۆرە لەبەرەوەی زیندانەکان پڕ بووە لە خەڵکی بێتاوان، خەڵکی زۆر هەیە گیراوە تەنها بە مخبر سڕی یان بەس ئەسبابی یان سەر تشتی زۆر بەسیط حکمی زۆر دراون. لێبوردنە گشتەکە خەڵکەکی زۆر سوودمەند دەبێت. بەڕێوەبەری گشتی چاکسازی هەرێمش سەبارەت بە دەرکردنی لێبوردنی گشتی دەڵێت لیژنەیەک بۆ ئەو مەبەستە پێک هاتووە بۆ ئەوەی بڕیار لەسەر لێبوردنی گشتی بدرێت، چونکە ئەو ژمارە زۆرە قورسایی لەسەر چاکسازیەکان دروست کردووە. داوامان لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کردووە پرۆژەی یاسای ئامادە بکەین بۆ مەسەڵەن ئەو لێبوردنی گشتی، لەبەرەوە هەم چاکسازیەکان زۆر بوونە، هەم کولفەیان زۆرە و داوامان لە بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەت و لە ستافی ئەنجومەنی وەزیران کردووە و ئێستا لیژنەیەک خۆشبەختانە دروست بووە کە ئێمە ئەندامی تێیدا و بەدادات چوونمان بۆ کردووە لەم ڕۆژانەیە و خەریکن و ئێمە کاری لەسەر دەکەین. لە هەرێمی کوردستان نزیکەی 5,000 زیندانی کراو لە چاکسازیەکانی گەوران و ژنان و نەوجەوانان هەیە کە ژمارەیان 6 بەڕێوەبەرایەتیە. ئەمەش بارگرانی گەورەی لەسەر حکوومەت و بودجەی گشتی دروست کردووە و دەرکردنی لێبوردنی گشتیش خەڵکێکی زۆر لی سوودمەند دەبێت و قورسایەکەش لەسەر حکوومەت کەم دەکاتەوە. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.